بابا هەستا سند ناو مامزانە گوتم کوڕ ڕۆیشتنە گوتی بەدی زۆر مردیشن ئارێ وەڵڵاهی زۆرم خۆش دەوێت هەموو بە مەمەوە شیری بەخێوکردین الحەمدوللا شکر خۆیان چ بکەین خوای ناتی الحەمدوللا شکر. ڕووداوەکە لە کاژمیر چەند بوو و چەند سەگ بوون؟ ڕووداوەکە بەخۆم تقریبا تا سعاتێک نەنایان بووم وچە ڕۆژەکان کە ئاسایی سعاتێک چوومە ژۆری نووسم خەوم لێ کرد و سعات 40 دقیقە کوڕەکەم گاچ کردم وتی بابا هەستا سند ناو مامزانە گوتم کوڕ ڕۆیشتنە گوتی بەدی زۆر مردیشن بالفعل وهاتین لێرە 15 دانەی لێ بوو 15 دانەی لێ وەڵا سەیەکانم سەیەکان عەدەدیان زۆر بوو سەیەکان عەدەدیان زۆر بوو لەو عەدەکەی زیرانمانە لێدا چوونە ژۆری بینی دوو سیمانیش دەکە لەش لێ ماوە چاریان دیار نییە ئاسەواریان دیار نییە جە ڕۆیشتینە بردیتیان یەکەشیان لەوەی گچکە بوو فەرخە بوو ئەویش مەرهیناوە بە زۆریش مرد سێ قڵما بوون ینی بەسوانیش پاسن هەموو نەزیب بوون ئەوانیش دوایەکە هەموویمان مردن. کوی گشتیانی چەند مامزت هەیە تۆ؟ هەم بە خۆم 25 مامزمێ ئاکردمە دوو قسم ئەلێرە بوو تەنها لێرە لەو 15 دانەی یەک دانەمایە ئەوی جێیەکەی ناو سیازەچی بۆ ناو سیمەچی بۆ نێریە بە تەنێمدا نبوو دوو نێری تێدا بوو نێرەکان زیاتر بە شەڵی نەبەر هەندە زودان کە تەنها لە 15 دانە یەک دانێری دەرچووە ئەویش احتیمالی ترسایە زۆر دەژیتە ناژیتن ناسام 14 دانم لێ مردیە. ماوەی چەندە ئەو مامزانە بەخێو دەکەن؟ 3 ساڵە بەخێو دەکەم مامزەکانم ئێرە بەهاری نوێ هەولێر گردی کلێگمشیە بەریان دەدەم لە کۆران دێن و دەڕۆن زیرانەکان ئاگاشم لێنە بیجارێ ڕۆیشتە لە بۆیان هینایمە مامزەکان کەوینە بەس لێرە عەدەدەکەی سەگ گەرە زۆرە سەجی بێلانە گەرە زۆرە هەتا ئێستاکە لەوەتی ئەو شەل دەرەدانرای زیادیان کردی کەمیان نەکەویە ئێرە مەکتەبمان لە تەنیشتە تەلەبە ناڕواتر ناوێری بستە مەکتەبی لە دەی بزادی عامدا بڕێ. باشە کاک محەممەد پێشووی دەست پێکەین باست لەوەی کرد کە بەڕاستی ینی زۆر تەئسیری لێکرد ئارێ وەڵڵاهی زۆرم خۆش دەوێت هەموو بە مەمەوە شیری بەخێوکردینە پیانەوەمان دیمە ینی بڕوا دەکەی نازانم بچی خەونەچی ئێستا قەنەعات بەخۆم ناکەمەوە ڕوویدایە بەس الحەمدوللا شکر الحەمدوللا شکرەوە تازە شتەکە خوای ناتی. باسی ئەوت کە دانەیەکیان سیارە لیدا و بزانم طبعاًەوە سێم زارم بەسەرم بێ سێم زارە جارێشکە 5 دانێت کا لەو حەدیقەی عین سەکان هاتن بخنکانیان یەک دانەی لێ قوتار و 6 دانە یەک دانەی لە قوتار ئەویکە هەر لەبەر چاوی خۆم بوو سەهات مشەوەشی کرد ڕۆی 400 سیارە لێدا ئەویش لەبەر چاوی خۆم ئەویش لەسەر سەیەکان وایگە عادەتی سەیەکان زۆرە هیوادارم نەمینێنەوە دیار دێ انشاءالله خوای گەورە بۆتان قەربوو دەکاتەوە ینی هەستم بۆی کرد کە زۆر پێت ناخۆش الحەمدوللا شکر خوایان چ بکەین خوای ناتی الحەمدوللا شکر دەبیستان دایمە شکرانەی بێت وەکو منداڵەکانی خۆتمان بڵێن هەموو ناوم لێ ناینە هەموو ناویان گاسیان دەکەم هەموو دێنەکەنم مامزەکانم هەم بەناوە ئەوە ناوی خۆی لێەوە ناوی خۆی لێە وەڵا ڕەنگ و ڕێ خۆم لە ناو مامزانەدانەیە شەو ڕۆژە ناویانم بەخۆم بە مندارم بە خێزانم هەموو ڕۆژە خزمەتی و مامزان دەکەن خەرچی چەندی لە محافەزەی هاتینە ئێرە تەماشای دەکەن زیران دێ میێوان دێتن چ دێتنەوە کورسیدانرا خەڵک تەماشایان دەکەن لە خۆشی و عالەمەیە شتەکە جوانە دەگمەنە مامز لە کۆرانێم گەڕ مامز ئاژەڵی چیویە دەگمەن کەوی دەبی وەختی دەوێتن بە چەند سارێکی کەوی دەوێت بەسەوە ڕۆیشت الحەمدوللا شکر.